نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. سەرنجێک لەسەر زانست. ئەو شتانەی پێغەمبەر لەبارەی ژیانی زانستی و فکریەوە هێناونی، هەروەها و دەستکەوتانش کە بۆ دنیای زانستی بەدەستێناوە دیسان دەرکەوتەیەکی تری جیهانی بوونی پەیامەکەی. قورئانی پیرۆز بایەق بە زانست دەدات و هانی سەرجەم مرۆڤەکان دەدات بۆ بەدەستێنانی و دەفەرموێت: قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون؟ ئایا ئەو کەسانەی کە دەزانن و شارەزان وەک ئەوانن کە هیچ نازانن و شارەزاییان نییە؟ بۆیە بەردەوام زانایانی بە ئەندازەی زانینەکەیان لەوانە بەرزتر ڕاگرتووە کە نازانن. ئاەتێکی تر دەفەرموێ: إنما يخشى الله من عباده العلماء. بەڕاستی هەرزاناکان پەی بەو نهێنیانە دەبەن و لەناو بەندەکانی خوادا هەر ئەوان لە خوا دەترسن. لە سەردەمی عیلم و زانستیشدا ئەم ڕاستیە ڕوونە، چونکە زانا و پسپۆڕان کاتێک وردەکاری بەدیهێنراوان پێی پێدەبەن زۆر هەست بە گەورەی و دەسەڵاتی خوا دەکەن. لە قراءەتێکی شازدا کە دەدرێتە پاڵ ئەبوو حەنیفە لەفزی ئەڵڵا بە مەرفوعی دەخوێندرێتەوە، لەوەها حاڵێکیش داواتە کە بەم جۆرەی لێدێت. خوای گەورە تەنها ڕێزی بەندە زاناکانی دەگرێت. هەڵبەت دەبێت بزانین کە ئەم ڕێزە شتێکە لە سەرووی تەسەووری مرۆڤانەی ئێمەوەیە و بە جۆرێکە شایەنی پاک و بێگەردی و بەرز و بڵندی زاتی ئولوهیەتە. وەک وتمان قەراعەتەکە شازە، بەڵام لەو ڕووەوە کە پەنجەرەیەکی ترمان بەڕوو داواڵا دەکات بۆ ڕوانینەواتەی ئاەتەکە شایانی ئەوەیە لەسەری بوەستین. فەخرەدینی ڕازی لە ڕابەی بڕگەیەکدا سەبارەت بە زانست سەرنجمان بۆ لای خاڵێکی ورد ڕادەچێشێت و دەڵێت: هەر سێ مەسەبەکەی دەوری مەسەبی مالیکی سەگ بە نەجسل عین دادەنێن، واتە سەگ بە تەواوی مانا گڵاوە، لەبەرەوە ڕاگرتنی لە ماڵدا جائیز نییە. بەڵام ئەگەر سەگەکە کەلب الموعەلیم بێت، واتە سەگێک بێت فێری ڕاوکردن کرابێت و ڕاهێنرا بێت لە سەرپاسی مەڕ و ماڵات، ئەو دەم شتێکی ترە. ئەو نێچیرەی بەدەم دەیگرێت و دەیهێنێتەوە دەخورێت، ئەو شوێنانەی پێیدا دەڕوات و لی دەخشێت بە پاکشدا دەنرێت. ئەمە سەرباری ئەوەی ڕاگرتنی لە ماڵدا کێشەیەکی ئەوتۆ دروست ناکات. لەم خاڵەدا پێشەوە ڕازی هەڵوەستەیەک دەکات و دەڵێت: ئەگەر سەگێک تەنها ئەوەندە لە زانست فێربوو بێکەڕاوی بکات و بەم فێربوونەش لەوە بچێتە دەرەوە کە بە گڵاودا بنرێت، بگرە لە ناو ماڵدا وەک یەکێک لە ئەندامانی خێزانی لێبێت، ئیتر ئێوە خۆتان بیخەمڵێنن ئەو مرۆڤەی فێری زانست دەبێت بۆ چ ئاستێک بەرز دەبێتەوە. ئەوە تێڕوانینی شەڕ و ئەوەش پەیامی ئیسلام و ئەو بنەمایانەی حەزرەتی موحەممەد هێناونی. نەزان و نەفامان خوای گەورە ناناسن. هەر کەسێک خوا بناسێت و ملکەچی فەرمانەکانی بێ زانایە. بە گوێرەی ئاین و شەرع بەو کەسانە ناوترێ زانە کە خوا ناناسن و نازانن پێغەمبەر چییە. هەرچی ئەوانش کە خوا و پێغەمبەر دەناسن باکەمیش بێت لە ڕوویەکەوە بە زانادا دەنرێن. جائیتر ڕێز بە چ مانایەک بێت و چ جۆرە مامەڵەیەک بخوازێت، خوای گەورە بەو جۆرە مامەڵێ لەگەڵ ئەواندا دەکات کە پێغەمبەرەکەی و زیندووبوونەوە و کتێبە ئاسمانیەکان و بەهەشت و دۆزەق دەزانن و باوەڕیان پێیەتی. واش دەبینم گرفتێک نەبێت لەوەها ڕاوەیەکدا گەروشەی یۆخشا وەک لازم المراد تەماشا بکرێت. سەبارەت بە فکر و تێڕامانیش بەم فەرمودە پیرۆزە دەسەڵ دەگرین: سەعاتێک بیرکردنەوە و تێڕامان لە ساڵێک پەرستش خێرترە. ڕۆژئاوە تاوەکو ئێستا نە ئەمەی بینیوە و نە دەرکی پێکردووە و نەگەیشتوشە بەو خاڵە. بە شێوەیەکی بەرنامەڕێژ و سیستەمدار سەعاتێک بیر دەکەیتەوە، شتێک دەدۆزیتەوە و دەیخەیتە خزمەتی مرۆڤایەتی، یاخود لە ڕوانگەی ژیانی معنەوی و ڕۆحی و بەختەوەری دواڕۆژ و ژیانی هەتاهەتاییەوە لە کەشێکی ئەرێنی ڕێگە پێدراودا ڕۆدەچیتە بیرکردنەوە. ئەو جا بەرهەمی بیرکردنەوە و تێفکرینەکەت بە قازانجی دنیا و دواڕۆژ هەڵدەسەنجێنیت. بەڵێ ئەگەر توانیت سەرکەوتوو بیت لەمانەدا، ئەوە پاداشتی ساڵێک عیبادەتت دەستخۆت خستووە. ساڵانێک کە بێگانە بووین بە بیرکردنەوە و لەم عیبادەتە قوڵ و هەمەلایەنە دابڕاوین یاخود دابڕێنراوین. سوچی ئەم دابڕانەش لە ئەستۆی موسڵمانانە نەک ئیسلام. حەزرەتی موحەممەد مستەفا دەرگا و پەنجەرەکانی هەزر و بیرکردنەوەی خستوەتە سەرپشت و فەرموویەتی: ادخلوها بسلام آمنين. بە دڵنیایی و ئارامیەوە بچنە ناوی. ئێمە ئەو وەختە ساویلکە و هاوەسکۆتا دەرچوین
کە دوورکەوتینەوە لە هزر و زانست بەم هۆیەشەوە لە بەرامبەر ڕۆژ ئاواییەکاندا پێگەی خۆمان لە هاوچێشەکاندا لەدەستدا وەک دەرەنجامێکی یاسایی ئەمەش قسە بوو بە قسەی ئەوان بێگومان ئێمەش بووین با گوێگریان بەڵام سەرباری هەموو شتێک من باوەڕم وایە کە ئەم ئومەتەی کە لە بناغەکەیدا بمەعنەویەت و لە ڕەگ و ڕیشاڵەکانیشیدا پتەوی و ڕەسەنایەتی هەیە ڕۆژێک دێ سەر لە نوێ چەکەرە دەکاتەوە و دیسان هەڵدەکشێتەوە و دەبێتەوە بە ژمارەیەکی سەنجین لە نێو هاوچێشە نێودەوڵەتیەکاندا. بەڵێ پێغەمبەری خوا پەیامی ڕەوشت و پەروەردەی هێنابوو ئەم کارەیشی بە دوور لە قەزەمکردنەوە و شێواندنی سروشتی توانە و لێهاتوویی مرۆڤەکان ئەنجام دەدا. ئەمەش بۆ خۆی شتێکی زۆر دەگمەن و سەرنجڕاکێش بوو بۆ مرۆڤی ئەو سەردەمە و بوو بۆ مایەی بزواندنیان. هۆکاری ئەمەژەوە بوو لە سیستەمە پەروەردەیەکەیدا شتێک نەبوو ناوی دژیەکاتنەوە بێت لەگەڵ فیترەتدا بۆیە هەر پەیامێکی ڕۆڵی وزەیەکی بەزوێنەری دەبینی. جێی باسە هەموو ئەو ڕێکارانەی لەناو کۆمەڵگەیەکدا پەیڕەو دەکرد کە هیچ شتێکیان دەربارەی ڕەوشت و پەروەردە نەدەزانی لە دەلاقەی ئەو نمونانەوە کە دەیخینە ڕوو بۆمان دەردەکەوێت کە پێغەمبەری خوا لەکوێوە بردوونی بۆ کوێ و چۆن بەرزی کردوونەتەوە.